طبعا ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵ کۆتاییمان هێنا بە خولیەکچی هاوینە بە ناوی خولی سومەیە کە تێیدا منداڵانی نەوجەوانان و تێدا پەروەردەیان کردن بە پەروەردەیەکی ئەو بابەتانەی کە پێویستن وەکو قورئانی پیرۆز و ئاداب بۆ چۆنیەتی فێربوونی نوێژ لێرەوە دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانەکەم کە بە شێوەیەکی چالاک لە کاتی وانەکان ئامادە بوون و دەستخۆشی لەو دایک و باوکانە ئەەکەم کە بەڕاستی متمانیان پێکردن و منداڵەکانیان خستنە بەردەستی ئێمە و دەستخۆشی و لە کەناڵی ئاسمانی پێیامیش ئەەکەم کە بە شێوەیەکی باش ساڵاتچەکانمان لە ئەگوازیتەوە. ئینشاءڵڵا لە خوای پەروەردگار داواکارم کە ئەو منداڵانە کە چەند ئامۆژگاریمان کردن بناغەیەکمان بۆ دانابن و خوای پەروەردگار پاداشتی ئەو مامۆستا بەڕێزانە بداتەوە، پاداشتی ئەو داک و بابانە بداتەوە و پاداشتی ئەو منداڵانەش بداتەوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.